من حەزەکەم کورد یەک شت هەیە بیزانێ ئەوش ئەوەیە بە درێژایی 80 ساڵی تەمەنی حکومڕانی عێراق بەشی هەرە زۆری عەرەب یەکینە لەلا دروست کردووە قەناعەتیان لەلا دروست کردووە لە عەقڵی عەرەبیە ئەوش ئەوەیە کە نایاڵن کوردستان شتی گەورەی تیا بێت لەبەرەوەی پیان وایە ئەگەر شتی گەورەی تیا بێت ئەوە بێ بە بناغەی ئابووری دەوڵەتی سەربەخۆی کوردستان ینی مەسەلەن طارق عەزیز لێژە لە جلسەکانە باسی کرد وتی ئێمە گەورەترین سەبەبیەوەی کە کەرکوو نەیان بخوێتە سەر مەنتیقی حکومەتی ئەوەیە کە ئێمە کردتان تەسلیم کرد ئەمە بناغەی ئابووری کوردستانی سەربەخۆ دروستەکە چیە لە بەیانی گەر قیادەیەکی زەعیفی وەکو ئەمڕۆ قیادەیەکی زەعیف لە عێراق هاتە پێش ئەو ناچن ئیعلانی ئیستیقلال بکەن نەوتانەیە هەموو شتێکتانەیە وارداتێکی زۆرتانەیە ئەتوان پێ بژن ئەتوان بڕۆن هەنی امتیاز بن بە یەکێک لە دەوڵەتی دراوسەکان مقابل بۆی احترافتان بۆ بکەن و دەواازەی هینەکەی وڵاتەکەتان بۆ بکاتەوە ئەو ساکە لە عێراق جیابنەوە اینجا من لێرە نوێ سەرنجتان بۆ ئەوە ڕابکێشم کە لە عەقڵی عەرەبیە من ناڵێم هەموو عەرەب بەشی زۆریان پیان وایە کە کەرکووک نابێ بخرێتە سەر کوردستان لەبەر ئەوەی کەرکووک خرایە سەر کوردستان بە عەمەلی ئەوانە بناغەی اقتصادی کوردستانی سەربەخۆ دروست دەکات مەسەلەن بنێن هەر بە نمونە باسیکەین ئێستا مەنتیقەکەی ئێمە ئەمینە منطقەکانی تر نائەمینەکەن وەختی خۆی ئەو پاڵاوگای نەوتەی کە لە بێژیە لە خانەقیم بووە لێوە گواسویان تۆ بردوانە بۆ بێژی ناچن ینی بیر لەوە ناکەنەوە بێن چەند پاڵاوگەیەک چەند مەسفایەکی نەوت لە کوردستانە دابنێن کە ئەمینە نەوتەکە دێن لێرانە قەسفی بکەن و لێرەوە دابەشی بکەنەوە بەسەر عێراق مەسەڵ موشکیلەی کارەبا هەیە بەردەوام کارەبا تەخریباتی تیا کرێ شتەکانی خراپەکەنەوە شێنەوە ئەمە منطقەیەکی ئەمینە ئەتوانین بێن لێرە دان ئیسگەی گەورەی بەرهەمهێنانی کارەبا دابنێن لێرەوە کارەبا بنەوە بە باقی عێراق و کارەباکەشمان بۆ پاراستنەوەیەکانشمان بۆ حمایەکردنەوەمانە بەڵام ئەو جۆرە بیرکردنەوەی کە وەختی خۆی لە عەقڵیان کردو کە منطقەی کوردستانە بێ دایمە فەقیر بێت و دایمە بۆی محتاجی بەغا بێ محتاجی باقی شوێنەکانی تری عێراق بێ نانهێشتە ئەو دام و دەستگا گەورە ئابووریانەی وەکوی نەوت و وەکوی کارەبا و شتیوان لە کوردستانە دروست بێت